پارچه کردستان. و حواڵەکانتان پێشکەشەکەین. عێراق و تورکیا دوای کۆبوونەوەی نێوانیان کە تایبەت بوو بە بواری ئەمنی ڕاگەنراوی هاوبەشیان بڵاو کردووە. دەڵێن بوونی پەکەکە لە عێراق پێشێلکردنی ئاشکرای دەستوورە وەخاکی عێراقیەکان بۆ ڕشکردنە سەر تورکیا بەکاردێنن. مراد قەریلان ئەندامی کۆمیتێ بەڕێوەبەری پەکەکە دووپاتی کردوێتەوە کە حکوومەتی عێراق هەڵوێستێکی لاس نیشان دەدا سەبارەت بە دەستێوەردانەکانی تورکیا لە خاکی عێراق و کار بۆ شەرعیەتدان بۆ داگیرکاریە دەکات بە دامەزراندنی خاڵی چڕکردنەوەی هاوبەش بە داوەش دەکا بەختا توانە بێت. چون گرد خوی حیانها تام نگیشتن آرمانجی خویه که باید خواستن اصرار بکن و حتی نها هیرو هرالده گوری چاپ منی دوی وصا هیتی که لشکری و استخباراتی لسر بو سر سینور نقاش بکن هفته دیتنه یعنی هفته دیتنه ایمان بردهامن ترکی پر گرانی دیده که یکسر هناك هزي ديجي لكيلا كوان باشتاري شر دجمب يعني هولداني تركيا اوه خواه و ترافيكي چد بي صدام خواه اوه حيانها هفديتن نوبر دولت تركيا و دولت عراق دا تشبي ديارة عراق هناك سوزدانه وانه لباس گوتنه وانجی نپجراندنه یعنی به تمامی لحب نهاتنه گوری دخویه ده حکومت عراق نها آنگو حکومت دبن برپسیاریا سروک وزیر سودانی دا وصا هنک در حق روشه دا نزانی هیه یعنی وصا هنک نیزبون نخواه هنک تبگرین نخواه مرود نره یعنی وصا وکی دواری استراتژی و سیاست دا کمایی هیه وک حجکو خشیمی هیه یعنی چاوا مثلا ها دولت ترکی گلک جین باشور کردستان داگر کریه هاوکات مراد قەریلان سەبارەت بە نەورۆزیش لە پامێکدا دەڵێت پێویستە هەموو گەلی کورد بەشێکی جەباری بەشداری لە نەورۆزکە و دەڵێ 21 دار مژدەیەکە بۆ گەلی کورد. نوروز پیروز به ربراپو پنجاه و یک سال بریاوه مشاخوی دیروکی روژا نوروز دست پیکر جشنا نوروز ربراپو پیروز کن ام سلابو ریزاری خواه پیشکش کن جاردین جشنا نوروز از لطبای گل کردستان لدایی که شهیدان لطبای گل حرمه همه گل به گونشوپیا نوروز باور دکن لطبای حوالان خباتکارین شورش پیروز کن دوا روز پیروز دا تبایی شهید نوروز د شخصی کوای همدم رهوال مظلوم دوغان دا به بیرتین و سوز مدایوان انجاردین دوباره دکن آلا وان بلند کری آگر وان گشت کری و به آگر زعفر آگر آزادی و آگر بیرانینا شهیدان جیان کرنه و وطایه که خوی وصاحیه به تایبت نوروزا هی سال 2024 هی زیده به وطایه هی سال گل ما
دهالی سازین گله مدا و دموکراتیک خازن ترکیه دا دکلراسیون هاتن وشاندن و نوروز 2024 وکی نوروز آزادی ریبراپو بلند کردن تکوشین آزادی ریبراپو هات دست نشان کردن یعنی اعلان وسا هات کردن پنگاوا آزادی ریبراپو چارەسەریya پرسکریکا کرد به آگر نوروز به هین گشت ببیه و به تایبت وسا لهر درکه به شوازه که اشکره جبانا آزادی ریبراپو نوروز ته پیروز کرنه اف تشتکی پر گرینگه و پر بواتای دبی کو گل ما و نوروزه هین به جوش و هین به گرسایی بشتاربونه چه بکی انگو بشتاربون میلیونان حتی 10 میلیونان ده پیکوره تبایی کردستان در وای ولات هر کس بام بکه جبو آزادی ریبراپو آزادی کردستان برا هر کس ببیسه لکردستان نوروز برا آگر نوروز بلندبونا آزادی به بلندبونا آزادی ریبراپو به و هم وکی تفگر وکی ریبریا تفگر آمه دوان نوروزه دا و چند روز پیش ما مزگینی ها که بده گله ما اب مزگینی که دکه داخویانی ها که نویسکی به وشاندن و ده تکوشین ها دا همه که هینی خورد بخوار آوا بکیه ده بلند کرنا تکوشین دا اوجی به امور کی پر گرین و رول که خواه هبه و مزگینی جی و روز پیش ما دا به اعلان کردن و وشاندنه ادوا چرچوه دا جاردین نوروزا تبایی گلمه و تبایی گلان دلو جان پیروز دکن و از بین بجی نوروز ئەو کات دکتۆر جاویدان کەمانێنەری پارتیەکەتی دیموکراتی لە هەرێمی کوردستانیشدا دەڵێ ئازادی خوازانی ئەم ساڵ ئاهەنگی پیرۆزکردنی نەورۆز لە قەندیل دەکرێت هیوادارین هەموو کەسێک و هەموو لایەنێک و گەلی کورد بە گوڕوتینەوە بەشداری ئەم ئاهەنگە بێ هەم پشتیوانیەکە بۆ دۆزی گەلی کورد هەم بۆ هەر چارپارچەی کوردستان. جشنی نوروز لە هەموو گەلی کورد پیرۆز بکەم لە هەموو گەلانی ئازادی خواست ئەم ساڵ قەندیل ئاهەنگی پیرۆزکردنی جژنی نوروز دەکرێت هیوادارم هەموو کەسێک هەموو لایەنێک گەلی کورد بە گرسەیی بەشداری ئەم ئاهەنگە ببێ هەم پشتیوانیەکە بۆ دۆزە گەلی کورد بۆ هەر چارپارچەی کوردستان پشتیوانیە لە بەرخوادانی گێریلا لە بەرخوادانی شەربانان لە بەرخوادانی پێشمەرگە بێگومان گەلی کورد کە ئەم ئاهەنگە ئەم جژنە پیرۆز دەکات هەم لە هەمان کاتدا بە هەموو دنیا و عالەم ڕادەگەینێت کە گەلی کورد بەردەوامە لەسەر داخوازی مافی خۆی و سوورە بەردەوامش ئەبێ لە شۆڕەش و سەرهەڵدان تا مافی خۆی بەدەست بێنێ بەشدار بوون لە ئاهەنگی جژنی نەورۆز ئەرکێکە لەسەر شاری هاوکات هەر تایبەت بە نەورۆزیش هەرێک لە هاوەرجاف نووسەر و ڕۆژنامەنووسی سیرا حسێن هونەرمەندا لە کوردان دەکات بە گەرم و گرۆ بەشداریکردن دەشڵێ ئێمە لە نەورۆزا پێویستمان ژیانمان و فکرمان لێ بکەینەوە. نەورۆز لە هەموو گەلی کورد لە هەموو ئەوانەی کە تەنانەت وشەیەکی کوردیش نازانن تەنها خۆیان بە کورد دەزانن پیرۆز بێت. نەورۆز ئەو جەژنەیە کە سەری ساڵی کوردیە بەڵام لە هەمان کاتیشدا شتێکی زۆر گرنگ هەیە توێژینەوەیەکی زۆر گرنگ هەیە لە گردون ناسیە کە دەڵێ 21 سەری ساڵی گردونیە مانای وایە کورد میلەتێکی زۆر زیرەک و بەتوانا و دانابووە لە بواری ئەستێرە ناسیدا بۆیە ئەو ڕۆژی هەڵبژاردووە بە ڕۆژ ئێمەی مرۆڤیش ئەبێ هەمان جلوبەرگی تازە بکەین لە بەرمان یعنی نەتەنیا جلوبەرگ منزورمەوەیە کە ژیانمان ئیدەمان ئەوەی کە فکرمانە ئەوەی کە لە هینمانە دیسان تازەی بکەین و داتایەکی تازە بدێنە بەردەم خەڵک بۆ نەورۆز کەجەکە لە ساڵێدی کۆمەڵکوژی هەڵەبجە پامێکی بڵاو کردوێتەوە دەڵێت بە بوونەی 36مین ساڵێدی کیما بارانکردنی هەڵەبجە دەڵێن کە سەدام لە دەوڵەتی تورکە و دژی گەلی کورد جەسارەتی بەدەستێنا
وەڕووی لە کوردستان کرد بۆ پرۆسیۆنی ئەنفال دەست بە کۆمەڵکوژی کرد و لەو چارچێژدا کۆمەڵکوژی هەڵەبجە ئەنجامدرا. ئاوسەرۆکایەتی کۆنسەی بەڕێوەبەری کەجەکە دەڵێ ئەم کۆمەڵکوژیە دڕندێ و ڕژێمی سەدامی فاشست بە توندی شەرمەزار دەکەین و کەسانەی ژیانیان لە دەستدا و بەڕێزداریەوە یاد دەکەینەوە. هەروەها جەختی کردوێتەوە هێزەکانی مۆدەرنیتەی سەرمایەداری هاوبەشی قڕکردنی کوردان و کۆمەڵکوژیەکان هێزی مۆدەرنیتەی سەرمایەداری و قڕکردنی کوردانی لەسەر بنەمای پارچەکردنی کوردستان و جەسارت نەکردنی پرسی چارەسەر نەکردنی پرسی کورد لە ئەنجامی پلانەکانیان لەسەر ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا مزراندووە. هاوکات سبەینە 36 ساڵ تێپەڕە بەسەرکی بە بارانکردنی هەڵەبجە لەگەڵ نزیک بوونەوەی ئەو ساڵیادەشدا دەمەوێت ئەماژە بۆکەم کە تیمێکی وەزارەتی ژینگە حکوومەتی عێراق سەردانی هەڵەبجان کرۆ پشکنین بۆ خاک و ئاو هەوای شارەکە دەکەن بۆی بزانرێت تا چەند ژینگەی ناوچەکە گونجاو بۆ ژیانکردن وڵایەندێکی نزیکدا ئەنجامی لێکۆڵینەوەکان دەخەنەڕۆ. ومان لە حکومەت هەیە ئێمە ئەو حەمکە قەدەراتەمان لێ خۆمیا و زەربەزەری و ماڵوێرانی و ماڵکاولی و ئاوارەی وڵاتان بین بەڵامێکی هیچ شتێکمان تایسە بۆ نەکراوە. جاو بەڵانان ئەگەر جێبەجێ بکرێتی خەڵک لێی نەیەکرد نەوەڵا هیچ جێبەجێ نەکرا. بەرمەتی هاوکارانم هەڵەکانتان پێشکەشکرا هەر شاد. وەکم زانن دەوێبەرێدا خەون خەیاڵ ئەمەدە بۆ مە کوردان تایبەت